وەختتان و خێر خەڵکی کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە بە شوێنی اتفاقات و ڕووداوەکانە حەلیمە کوردستان و ئەو شتەیە کە دارودەسەی ئاغای لاهورە شێخ جەنگی بە کودتا یا ئینقلاب ناوی ئەوەن، وەو شتەی کە جەماعەتە ئاغای پاڤڵە تاڵەبانی تەحتە ناوە پاکسازی و پاکتاوکردنەوە لە گەندەڵی گەرەکیانە بیش و پێێن و ناوی ناوە. دەبێت خەڵک بەرامبەر بم اتفاقاتانەی کە ئەکەوێت زانیاری زیاتری بوێت تا بزانێت مەبنای ڕەفتارەکەی چۆنە، ئەوزاعەکە چۆنە، کێ خەریکە بازی ئەکات و قەرارە بەرەو کوێ بڕوات. گرنگیەکەی وا لە ئەوەی کە ئێمە ئەم ڕووداوانە یەک لە دوای یەک لە تەی ساڵانە ڕابردوو لە ئەکسەری کۆمەڵگاکانە دیگمانە بە قەبارەی گەورەتر و بە قەبارەی بچووکتر، و نامانەوێت کە بڕۆینە ناوە وردەکاریە کە دەستمان پێ ناگا و نازانین بازیگەرەکان چین و نازانین خەریکی چین، بەڵام ئەوەی لە ڕووبەری گشتی و خەریکین ئەیبینین ئەبێ بزانین چۆن هەڵس و کەوتکەین و لەگەڵ کێگەلا ئێمە ڕوبەڕۆین و بەرەو چێ ئەڕۆین. دوێ شەو ویدۆیە بەدەستی من گەی کە من ئەم ویدۆیەمە ئاپلۆد کرد وەزاهران تەرحی ئەم شکایەتە ئەمڕۆ بەرز بوو گەسۆ و شکاتیشیان لە ئاغایە لاهورە شێخ جەنگی کردگە بەهۆی ئەوەی کە داڵدەی تۆمەت بارانیای داگە. خۆ یەکێک لەوانە پۆڵای برایەسی، یەکێک لەوانە دکتۆر میرانە و کەسانە دەوروبەری کە دادگا هەوڵە گرتنیانەدا. بەڵام سەرەتا بڕۆین ناو بابەتەکە. ئەم بنەماڵە کەیسە خۆیان پێناساکەن ئەم گرتە ویدۆیانە دوێ کە داگەسە دەرەوە بۆ ڕای گشتی وەکو مستەمسەکێ کە ڕای گشتی تاوانێک بوێنێت. من بڵند علی عەبدوڕەحمان کوڕی شەید عەلی بەکشیدی فەرماندەی یەکێتی نیشتمانی کوردستان و لە بنەماڵەکەی خۆم خەوانی دوو شەهیدە باوک و براشم شەیدە. خۆب ئەمە ئاغایە بڵند عەلی بەگە. ئەوە خۆی معڕەفیەکە. من بڵند عەلی بەگم و باوکم شەهیدە و شەهیدە فەرماندەی یەکێتی بووگە و لە بنەماڵەکەیشم خاوەنە دوو شەهیدی. خەڵ ئەم قسە بۆ ئەکا. ئەمان قداسەتە کە بە شەهید سازیان داگە لەم سەرزەمینی ئێمە ئەم حیزبگەلە دروستکراوە دەسە داگیرکەران ئەم سەرزەمینە. بنەماڵەی شەهید لە حەلیمە کوردستانە بووبن بە ڕاندخۆرترین، گەندەڵترین و فاسدترین بنەماڵەکانە ئەم سەرزەمینە، چ لە بندیوارانە خواردن، چ لە ڕاند خواردن، چ لە دزی و فزیکردن و چ لە جنایەتکردن. ئێستا ئاغایە بڵند بەم باوکە جەنابتە بۆ شەهیدە ئێشی حتمەن بۆ ئەمە شەهیدوێت کە ئەمە چووگە لە خۆشەویستیە مردم و لە عشق بە سەرزەمینە چووگە خۆ بەخشانە لە بەرامبەر دوژمنێک کاکات کە ژیان لەم خەڵکە تاڵکە نائەداڵەتی بەسەر ئەم خەڵکە بێرێت، دەرفەت و بواری ژیانکردن و دەرفەت و بواری بەرابەری و ئەداڵەت لەم خەڵکە بسێنێت و باوکە تۆ قیامی کردەوە ئەسڵحی گرکەسە دەست و کوژیاگەوە بم بوونە مردم ئێشێ احترامە کەسێک بگرێت کە لە پێگەی خۆشەویستی و مەسئولیەت قبولکردن و توانی بێتی ئەسڵحە بگرێتە دەسیوە. وەگەرنا ئەم باوکی تۆ کە کوژیاگە خوا ڕەحمەتی کە، بەڵام بە کەسە چڕەبتێکی هەست کوژیاگەیتر. ئەگەر وانە ئەگەر ئەم باوکی تۆ قەرار نەبوو کوڕەکەی کە تۆ بیت، کوڕەکەی کە تۆ بوویت ئەمە بوویت کە ئێستا هەی تێمەسەری. من
بوارەکەم بواری نەوتە و کە ئیشەکانیشم هەمووی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. بوارەکەت بواری نەوتە یعنی چۆن بواری نەوتە؟ چاڵە نەوتتان هەست، مهندسە نەوتی، کارخانەی پترۆشیمیت هەست، مشتەقاتە نەوت دەرتێریت. بوارەکەت بوارە نەوتە یعنی چکارەی؟ دەڵاڵە نەوتی، دەڵاڵی بۆ نەوتەکەی. بوارەکەم بوارە نەوتە. چۆن تۆ بوارەکەت بوارە نەوتە؟ چه شەهادەیەکە لەکوێ هەست؟ لە کام کێبڕکێیا تۆ توانیکتە بیت وە لە ئەم بەشا کارکەی؟ خام فرۆشتنەیتر لە سەرزەمینە ئێمە نەوت بە خاوی ئەفرۆشن. تۆ چیەکەی؟ دەری تێری، کرێکاری سەربی لە نەوتەکانی، لولەی نەوت دروزەکەی. چەکارەی تۆ؟ بوارم بوارە نەوتە هەروە لە خۆیوە. تۆ چۆن دەسەگەیگە بەم مادە کە ناوی نەوتە و مادەیەکی ئستراتژیکە و تەنها پێگەی دەسەڵاتە دەوڵەتەکانە منتەقەس کە لەسرە ئەم نەوتە دروست کردیاگەن؟ تۆ چۆن دەسەگەیگە بەم کالا ئستراتژیکە سیاسیە مهمە؟ چۆن دەسەپێگەیگە نەوتە؟ دیارە کێشەکانی من ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵەکانی 2014 کە وەسع ناخۆشی بەسەر کوردستانە هاتوو، بەسەر ناوچەکانی عێراقا هەموویە و ئەو کاتە لەگەڵ یەکێک لە گەورە بازرگانەکانی ئەم شارە شەریک بووین و ئیشێکمان هەبوو لەگەڵ حکوومەتەوە بە هەموو. منزور فاروق مەلا مسەفاس. تۆ لەگەڵ فاروق مەلا مسەفا ئیشی نەوتە کردگە. چیتان کردگە دەقیقەن تەکە فاروق مەلا مسەفا؟ تۆ تەکە فاروق مەلا مسەفا کارە بازرگانیە نەوتە کردگە، یعنی نەوتتان فرۆشتگە بە کۆنتەرات، نەوتیان داگە بە ئێوە و ئێوە فرۆشتتانە لە ڕێگەی جمهوری ئیسلامیەوە. کۆمپانیا گەورەکانی کوردستان تووشی زەرەر و کێشە هاتن، هەڵماندا کە ئەم کێشانە بە تەفاهم چارەسەرکەین لەگەڵ شەریکەکانمە نەگەیشتمە نەتیجەیەکی ڕێکەوتن. پس لەگرا کۆمپانیەکان تووشە قەیران هاتن لە 2014. خۆ ئیشاڵڵا ئاغای فاروقە مەلا مستەفا تووشە قەیران هاتکە. فاروقە مەلا مسەفا و ئەو ئیمپراتوریە گەورە میلیارد دۆلاریەی هەست لە حەلیمە کوردستانە، ئەو تووشە قەیران نەهاتکە. تۆ ئەم قەیرانە بۆ لەگرا باس ئەەکەی بۆ خاتری ئەوەی ئەو کەسەی تووشە قەیران هاتکە تۆگی. تۆ پوڵە خواردەگە ئەم قەیرانە بۆیە باس ئەەکەی ئێژی زروفە 2014 باعث بووگە تۆ ئەم پوڵە بخۆی بۆیە ئەم قساکەی. جا ئێژێ ئەوەی دزی بکا و درۆ بکە هەواسی جەم نییە. تۆ بۆ باسە قەیرانە 2014کەی گشت کەسێک ئەزانێ، ئێمەمانان ئەزانین فاروقە مەلا مستەفا تۆپ تەکانی نادا، هیچ قەیرانێ تەکانی نادا. فاروقە مەلا مستەفا بە ئەندازەی وڵاتێکی ئەفریقایی دەرامەت وە پۆلی هەست. پس ئەو تووشە قەیران نەوگە، ئەو قەرزارە تۆ نەوگە، ئەو گەورە بازرگانە تۆ وردە بازرگانی، تۆ وایتە ژێردەسە ئەوە، نە ئەو وا لە ژێردەسە تۆوە. درستە؟ یانزەی 2015 شەوکەی سعات 11 لای تاسووزۆ بوو، مەسجێکم بۆ هات بۆ تەلەفۆنەکەم، پۆڵاتی شێخ جەنگی بوو. من پێشتر ینی هاوڕێم بۆ ئەوەی ناسم و وتی ئەوەندەی نووسی بوو مام بڵم لەکوێی؟ منش تەلەفۆنم بۆ کرد، وتم بەڵام من لە تاسووزەم دەگەڕێمەوە بەرۆ سلێمانی. وتی سەرێکم لێ بە بۆ فەرماندەی ساقەکەی خۆم ئیزندا، وتم تۆ بڕۆ من لەگەڵ دوای لەگەڵەوە نەگەڕێمەوە. کوڕێکی گەنجاد وتی کاک بەڵام تەلەفۆنەکانمان بەرێ بێ زەحمەت. تەلەفۆنەکەی لێ وەرگرتم و کە تەلەفۆنەکەی لێسەنوانەوە یەکسەر چۆدیۆ دەرگای کابینەکە داخرا لەو دیەوە. ئیتر هەستم بە قەلەقەیەک و وەسێکی نەفسی خراپ کرد. لەم قسانەیە
وڵاتی شێرزەنجی تەلەفۆنی بۆ من کرد و یعنی لاوانێ قسەکان هیوتن نەبێستە کە زۆر قسەی خراپی کرد بە شخصی خۆم بە کەسوکارم بە باوک بە دایک بە ینی زۆر قسەی غەڵەتی بەرامبەرکردین وتی وات لێ یەکەم وا ئەچم وا ئەڕۆم یەک شخص بزانێت کە بڵند لای منە هەر هەمان شەو لە دەوری یەک بوونی دووشەوە دەرگای کابینەکە کرایەوە من قەلەق بووم سێکەم پۆڵاتی شێرزەنجی لەگەڵ زەریا باوڵێن کوڕی گەورە بازرگانێکی ئەم شارەیە هاتنە ژوورەوە و کە من حقیقەتەن شەراکەتەکەم لەگەڵ زەریا هەبووە ئەپۆڵات هاتە ژوورەوتی تۆ ئەمە شوێنتە و مەبلەغێ پارەت هەیە هیماڵی زەریا و هی ئاکۆی برام مەبەسی ئاکۆی شێرزەنجی ئەوتم حەقی ئاکۆی برات چی هەیە لای من هەموو کولفەی ئاکۆی برات ملیۆنێ دۆلار نییە ناو خۆ پەس ئالەگران پۆڵاتە شێخ جەنگی ئاکۆی برای لە تۆ تەڵەبکار وگە تۆ قەرزاروی و ئاکۆ مهم نییە دۆلارێک وێت یا 100 ملیۆن دۆلار بێت تۆ قەرزاروگی پس ئەو قەیرانەی کە تۆ لە سەرەتاوتە 2014 گشتی گرتۆ تۆیشی گرتۆ تۆ پوڵە خواردگە و ناو نیاگە قەیران تۆ 100 ملیۆن دۆلارە خواردەگە و ناو نیاگە قەیران فکرەکەی بەچکە زەنگی کوڕە شەهیدی لە پڕێکا بووگی تۆ کوڕێک کەس لەم سەرزەمینە ئستعدادە نەوتی تیا نەبوو هەرهێوە ئستعدادە نەوتان واپێ تۆ و فاروق مەلا مسەفا و زەریای کوڕی و تۆ کوڕە حەمە عەلی بەگ و ئێوەمانان تەپتان داگەسە سەر ئەم خاکە وەکو ئەنگەڵ دەمتان تێخستگە وەکو زال و دەمتان تێخستکە خەریکن خوێن و داهاتە ئەم مەردمە ئەمژن وە تۆ پوڵە خەڵکیت یعنی پوڵە مەردەم پوڵە ئەم جەماوەرە خەڵکە کورتانە خواردگە ئیسە دزتەکی دزا بوو گەسۆ مشکڵی دوودانە دز وە یەک و شەڕیانە ئاغایە بڵەن عەلی بەگ کوڕە شەهید خاسی پێت کردگە پۆڵادە شێخ جەنگینەوەیە براکەی تۆ وایە وای ئەکرد ئێوە بوو پوڵ هەر کارێکەکەن تۆ قەرزاری و پوڵ خوارگە و دەرچووگیت و لە پڕێکە لە ناوە زەبڵدانی دەرهاور یاگی سەبووگی بە بازرگان و سایقە تایبەتت هەس و خۆت لووسەکەیت و خۆت تەنگەوەکەیتەوە تۆ فرە مهمی لە مەملەکەتە کەس لە نەوت سەردەر ناکات تۆ نەوێ لەسەر نەوت سەردەرەکەی تۆ چیت کامە ئستعدادت هەست کامە گەورەی لە بازرگان یا هەست تۆ چیت ئەحیانەن بێجگەلەوەی کە بابە مردگە فەرماندەی یەکێتی خواردتەشە سوور نەوگە چکارەوگە فەرماندەی دەسەوگە پەلوگە 5 نەفەری تەکاوگە خۆ مارشال ڕۆمل نەوگە بابە هەر لە خۆتان و فشیتی ئەکەن و گەورەی ئەکەنەوە ئەم ڤیدۆ دارودەسەی پاڤڵە تاڵەبانی دوێکەدا گیانەسە دەرەوە ئەو سەر و بەندە وا تۆ گیریاگی زریایە مەلا فاروق مەلا مستەفا شکاتی لێت کردگە هەر ئەو وەختە کۆمپانیەکانە فاروق مەلا مستەفا کەسێک ئەیوردە ڕێوە کە ئەو کەسە ئیستە کۆمپانیەکانە پاڤڵە تاڵەبانیاواتە ڕێوە هەر ئەو کەسە لە بنەماڵەی شێخ نوودی هەر ئەو کەسە دۆسیەی تۆی ئەوردە بەرەوە ئیستەیشە دەسە ڕاستاغای پاڤڵە تاڵەبانیە هەر ئەو وەختە وا تۆ لە دەژە تۆراگیریاگی هەر ئەو وەختە پاڤڵە تاڵەبانیش دەسیواتیە خۆ ئیسە بابێنە سەر قسەکەی تۆ ئەڕۆی دایکە تێریت و براکە تێریت و سناریۆیە بەحسەکەی لەوەی کە تۆ گیریاگی بەبارمتە گیریاگی تاپوڵێک کە دزیکتە بیدەیتەوە ئیستە تۆ گەرەکتە بێژی نائیداڵەتیم لێکریاگە بەبارمتە گیریاگم قانون پێشێل کریاگە مافم مالکیەت پێشێل کریاگە وانە تۆ گەرەکتە ئەمە بێژی ئیتر وا باسە یاسا سەروەری ئەەکەی وانە ئاغایە بڵەن ئای بڵەن دەزانی بەچی ێژن گەندەڵی لە وڵاتێکە کە سەرپێیەکات یعنی تۆ لە شەرایطە بەرابەرە لە ڕقابەتە بەرابەرە لە ڕقابەتە ساڵەمە تۆ دەست بە ئیمکانیات ناگا بەڵکو
تۆ دەبێ وەسڵ بی بە جێگە گەلێک تا کەسانێک ئیمتیازێکی تایبەت بە تۆ بدەن گەندەڵی لەوێ دەست پێەکە بەمە ئێژن ڕاند خۆ دێ ئەمە پێشێرکردنە عەداڵەتە بۆیە سروەتە تۆ سروەتت دزیە چون تۆ فرسەتە لە مەردم دزیگە تۆ فرسەتە لە مەردمانێ تر دزیگە بە بێلیاقەتی خۆت دانریاگی تا لە بەشێک لە حەڵقەیە دزیە شەریک بووی تۆیش چمکێکە بەرەکەفێ دزە گەورەکە چمکێکی تری بەرەکەفێ دێ تۆ خۆت لەگرا محکومی تۆ و ئەمسالە فاڕۆقە مەلا مستەفا و کەسانی وەکو قارچق سەریان هەڵداوە بوون و ملیاردر و ملیۆنر تۆ دوێکە لە هێلکە سەرە هاورگەسە دەر سپێک داخست بەسەر تاڵانە ئەم سەرزەمینە کاولیە ئەم مەردمە بووی تۆ ملیۆنەر بەچی تۆ بڵێن بەچی تۆ بە عەقڵ تۆ بە شان و شەوکەت تۆ بە لیاقەت تۆ بە دانایی تۆ ناتوانی داستانێک شیرۆکی وا بەسەرە هاتگە دروست تعریفیکەی تۆ چۆن توانیتە ملیۆنها دۆلار پوڵ دەربێری تۆ هەر ئەتوانی ڕقەمە ملیۆن بەدەست بنووسی ئەتوانی بینووسیت تۆ ئیستا دادە هاورگەسە کەروێرە مەردم دەرگای مەردم هەی هاوار مەردمینە زڵمم لێ کریاگە تۆ خۆت زڵمە لەم مەردمە کردگە تۆ خۆت دزی کوڕە دزی باوکە لە تۆ دزتروگە وا تۆ ئێژی شەهیدوگە لە تۆ کوڕە و باوکیتە باوکە وە چەقۆ گەی نەختەوە بوو ئیسە تۆ پێی بووگی تۆ ملیۆنەر بەڵام کوڕەکانە ئەم سەرزەمینە مل ئەنێن بە دەریای ئژەوە هەر هەفتەیە لەوە بەر هەفتیان خنکیان لە دەریای ئژە لە تاوە بێدەرەتانی و بێژیانی و بێهۆمێدی و بێهیوایی تۆش لە سلێمانی ملە کرگەسە پووت پاڵە داگەس و بە ملیۆن دۆلار خەریکی قساکەی ئاغای بڵند من مەشیایە لەم باڵانسە گەندەڵیە وا لەم سەرزەمینە اتفاق خەوتگە لە پێگەی مەردما بوێسم تا مەردم بتوانێت قەزاوەت دروست بکە ئێوە یەک بە یەکتان ئیبن فاسدن ئەکبەر فاسدن ئەکبەر بێشەرەفن گەشتتان ئیسە تۆ دادە هاورگەسە کەلوێرە مەردم دادە هاورگەسە دادگای مەردم حکمە مەردم ئەمەسە تۆ خۆت گەندەڵی بنەماڵە گەندەڵە ئەژدا و ئاباد گەندەڵ و فاسدن کوڕە فاسد و ئەگەر ئەو مەردمە پیایتیا ماوێ لەو شەقامی سلێمانیە تۆ ئەگرندا ئەتەکێنن چۆن ڕوود هات بێتە بەرە دووربیندا بنیشی بێژی کوڕە عەلی بەگەم کوژیاگە دوو شەهیدمانداگە ملە کرگەسە پووت باس لە مەلایین دۆلار سروەتەکەی بەچیتانەوە ئێستا تۆ قەرارە بووی تۆ بەهانەی شاکیە خصوصی تۆ شاکی خصوصیت شارۆمەندێکی مافە و پێشێل کریاگە لە دەسەڵات سوء ئێستفادەیان کردگە تا تۆ بڕوتێنۆ ئەی تۆ لە دەسەڵات چۆن سوء ئێستفادە کرد بە پارەگەیت ئەو لە چەکوچۆڵە دەسەڵات و دژە ترۆر کەڵکی وەرگرت تۆی گرت ئەی تۆ چۆن لە دەسەڵات کەڵکە وەرگرت بووی بە ساحەبە ملیۆنها دۆلار بۆ خەڵکی تر ناوێ بۆ خەڵکی تر لە بلەبی ئەفرۆشێ لە بەر سەهۆڵەکا و چا ئەفرۆشێ لە بەر سەهۆڵەکا و لەسەر شەقاوەکانە دەرکی سەرا خەریکە دەستفرۆشی ئەکات کرێکاری ئەکات ئاوارە ئەوێ بە ڕێگەی ئوروپا نان نییە بیخوات ئەوێ تۆ چەک هەڵگرە ئێوە مانان و مانگێ 500,000 دینار و 600,000 دینار تۆ بەچی تۆ بووی تۆ ساحێوە ملیۆن دۆلار ئەگەر ئەو دەسەڵاتە فاسد نییەوە تۆ لەو فەسادە گەورە بووی دادە دادگاهە مەردم هاوردگە حکمم مەردم مەرگە بۆ تۆ
تۆ فاسد و کوڕ فاسدی واگەر لەم سەرزەمینە مەردمێ بمایە تۆ بە شەقامەکانە سلێمانی نەت ئەتوانی تێپەڕیت لافە باوکە کوژیاگت بدەی وا باوکە کوژیاگت وە چەقۆگەیی بۆ تۆ بۆ خوەت و دایکت و براکانت و خاڵت و مامت وا ئیستە خەریکن حەیتەرانەکەن بەسەر سروەتە ئەو مەردمە و پیتەخەنەتان تێت بەسەر ئەو مەردمە تۆ ئیستە شاڵکیە خوسوسیت مافە پێشێل کریاگە تۆ بەشەریش هەی ئەی مافە ئەم مەردمە وا تۆ پێشێرە کردی و هەزارانی وەکو ئێوە کە خەریکی ڕاندخۆڵی و گەندەڵین چی کێ مافە ئەم مەردمە ئەداتۆ داددە دادگاه کێ هاوردگە تۆ فکرەکەی بەم حرەکەتت ڕای گشتیە مەردمە کێشیتە پشتە خوات ئای پاڤڵە تاڵەبانی کوڕە فاسد تۆ فکرەکەی بەم حرەکەتە ئەتوانی ڕای گشتی بێری ئینقلاب نەکردگەشەوە ئەوڵ نەدەتوانی بیکوژی چون شەرعیەتی نەبوو بتکوشتایە ئەوی تۆ پیاوکوژە ئامۆزا کوژ نەدەتوانی بیکوژیشەوە ئەوواڵ ئیستە ئەرسەکەی لێ تەنگەوە ئەەکەی تۆ غەڵەتێکات شاکی خصوصی بۆ پێیاکە ڕۆی حکمە دادگای بۆ ئەگری تا ئەم دەست بواتە ئەسڵەحە و تۆیش تەپەیتە سەری بە عینوانە تەرۆریست و بیگریت گەرەک تۆ وایە پێ بکەیتە بە چونکە فاسدە دەوروبەرت تو ئەگەر پیاگ لەم سەرزەمینە ماوێت ئێوە دانە بەدانەتان مستحق کوشتنن ئێوە بەحسە عەداڵەتیش ئەکەن بەحسە مالکیەتیش ئەکەن بەحسە کەرامەتە ئینسانیش ئەکەن ڕۆژ نییە ئێوە وەکو چەقەڵ نەکەونە گیانە یەکتری شەڕ قوڕۆقکردن ئەم سەرزەمینەسە شەڕ حەپەلوشکردن ئەم سەرزەمینەسە کامتان بوارە زیاترت دزیتان دەرکەفێ لەسەر دزی و دەخەڵی کەوتگنە گیانی یەکتری ئەم ئاغایە لاهوور تەمەشای لاوردایە یا لاهوور تۆی لاوردایە هەروە کە مەسرورە بارزانی ئێشێن نێچیر لاوات ناکرێ خۆ ناکرێ دوو پادشا لە سەرزەمینێکا جێگای ناوێتەوە ئیمکانی نییە ئێوە ئەم خەڵکتانە بێدەسەڵات و بێدەرەتان و ترسیاب کرد ئێوە ئەم خەڵکتانە فاسد کرد ئیستە ئەزانی چه ئەتفاقێگە کەفێ ئێشێ وەکو چەقەڵ یەکتری هەڵدڕن ئەم خەڵکە سیرتانکە ئەم خەڵکە تەماشاتانکە پاڤڵە تاڵەبانی تۆ 8 تەمووز بە قودرەت و دەسەڵاتە لە لاهوورە شێخ جەنگی سەن لاهوورە شێخ جەنگی نەیتوانی تەکەتوە مقابڵە بکاگەر بیتوانێ هەر ڕۆژە ئەوەڵی کرد نەیتوانی تۆ ئەوە نەکوشت بابزانی خەڵک فکرەکە تۆ ئشتباو کردگە ئەوە نەکوشت وەلێ تۆ دروست حرەکەتە کرد تۆ ئەوە نەکوشت چوون ئەگەر بتکوشتایە شەرعیەتی دەسەڵاتە نەبوو بە هیچ شێوەیەک لە شێتێکە ئیستە پێت ئێژن پیانەوتی ئامۆزا کوژە پیا کوژ و هیچ کەسێ نەیەچوە ژێرە بارە قسەت بۆیە تۆ ئێشێ کارێ بکەی ئەم پیاگە خۆی بخاتە غەڵەتەوە یعنی مەسەڵەن تۆ دوێکە بیتاقە بۆ کڕی و کەسە بۆی هەنارد و بێ بڕۆ دەرۆ بڕۆ بۆ بریتانیا ئەمانە گشتی نەمایشن فشار ڕۆحی ڕەوانی تێری بۆ لاهوور غەڵەتێ بکە ئیستە بزانە لاهوور لە تۆ ئەحمەقترە خەریکە بازی یەکێتی تەکاکە لاهوور نەمەشەیە پاشە کشەی بکردایەتەوە پۆستەی بە تۆ وایە ئێوە وەختی ئێژن یەکێتی حیچێ نییە بێجگە لە جەلال تاڵەبانی حیچێ نییە چێ یەکێتی چییە مەبدەئە بیر و باوەڕە کامەسە یەکێتی چییە
هیچ یەکێتی بنەماڵەی تاڵەبانین یەکێتی یانێەوە یعنی ئێستەیەوە دانەیە یەکێتی بێرن بێتە ناوە ئەم لایڤی منە ئەم دیبەیتی منە دانەیە یەکێتی بێتە سەر و بێژە یەکێتی چییە چییە یەکێتی چی هەست بۆ وتن کامە مەبدەئی هەست هیچ ئێستا یەکێتی کەس یەکێتی ئەوەسەوا سکرتێریسی سکرتێری یەکێتی کەس پاڤڵە تاڵەبانیە کوڕە کێس کوڕە جەلال تاڵەبانیە کوڕە کێس کوڕە هێرۆ ئیبراهیم ئەحمەدە یەکێتی یعنی کێ یعنی ئیبراهیم ئەحمەد یعنی کێ یعنی جەلال تاڵەبانی دروستە خۆ یەکێتی مەبدە نییە بیر و بڕوا نییە کوردایەتی نییە مەتن کوردی نییە هەست نییە ئای لاهوور کارتی یەکێتی سووتی هەگە ناتوانانی هیچێکی پێ بکەین چون یەکێتی خودە پاڤڵادا لە سینە ێژێ من یەکێتیم ها چۆن عەبەی موحتەدی ئا لەگرایە ئێژێ من خۆم کۆمەڵم خۆم دامنیاگە کۆمەڵم کنارە و خۆمە پس لاهوور دۆڕیە بەڵام ئەم ئاغایشێ لاهوور بخاتە غەڵەتکردن بە چه شێوەیە بەوەی کەم پیاوە فاسد بووگە نەکەوەی کە نەبووێت وەلێ گشتیان لە ئەم فاسدترن گشتیان لە لاهوور فاسدترن وەگەرەکیان ئەزوو سرە لاهوور بکەنە ژێرە ئاو تا ئاغای نەچیروان بارزانیش حاڵی بوێت کە ئەگرا فەقە یەک ئەربابیەوێت ئەم داستانە پاڤڵە شتە قەشەنگێکە بەو لایشەم شتە سابتەکە ئای لاهووری شێخ جەنگی هیچ کەس نییە لە دەوروبەری تووە پیاەکی مەبدەئی بە ئوسول بێت چون ئێوە ئوسول و مەبدەئەتان نییە من نازانم بەراوردە هێزە خۆت چەندێکە وەلێ دانیشە دەوروبەرە خۆت درۆ و خۆت مەکە بزانە چەند نەفەرە واتەکە ئەم چەند نەفەرە حازرن تا پای مەرگ تەکتابێن بزانە چەند نەفەرن من دوێشەوە پێتم و 2,000 نەفەرتان لا ئەوەنها ئەوانەی وا تۆ دادنیاگە و ڕانتە پێیانداگە و جێگەت پێیانداگە و پلە و پۆستە پێیانداگە گشتیان دەرەکەن گەشتیان تۆ لە ڕێگەی کاروباری یەکێتی و بە هیچ کوێ ناتوانانی بگەی دەسەر کاروباری حیزبی و پۆلۆنۆم و کۆنگرە و ئەوانە بە هیچ کوێ ناگەی چۆن هیچ کام لەمانە ناگیرێ بۆ تۆ و تۆ ئیشی خۆت بسووتێنی ئەمە ڕێگەیەوە ڕێگەی دووەم دەسەڵات فقط هێزە چەکدارێ نییە کە تۆ بەکاری ناهێنیت دەسەڵاتێک ئێوە لە ناوە عێراقا دروستان کردگە مەشروعیەتە قانونی عێراقی گەرەکە دەی ئێستا قانونەن ئاغایە باڤڵ تاڵەبانی ڕئیسە و سکرتێرە یەکێتیە وەیستا حکوومەت ئەوان ئەناسێ تۆ ناناسێ دامون دەستگای حکوومەتی ئەوان ئەناسێ تۆ ناناسێ ئەو ئەوێت و قانون بابزانی لە وەزعیەتە ئەستەسناییە حکوومەت دەتوانێت قانون تعلیقکە و تعلیقیکە یعنی تۆ بچووکترین غەڵەت بکەی و غەڵەتێ بکەی حساو کتاوە دروست حساوی نەکردوێت هەرچی قانونە بۆتی تعلیقەکەن و بە گەورەترین هێستێنە سەرە ئێستا بازیەکان بە ئەم زەریفە بەناوە بڵن ئەلی بەگ بەم فاسدە کوڕ فاسدە کردگەن ئەمیانە کردگەس و شاکی خصوصیە براکانە تۆ و تویش بووگی تۆ داڵدەدەرە براکانە لەگرا سابت یەکەن بە خەڵکی تۆ گەندەڵیت و قەوم و خوێش بازیت و کەس و کار بازیت و گەندەڵان و فاسدان لای خۆت کۆکەیت و نەوەی کە ڕای گشتی کارێ بکە ڕای گشتی کارێ ناکە بەس ڕای گشتی دەمکوتەکەن دەمکوتی یەکەن تا ئەم دەقیقا غای لاهوور شێخ جەنگی باختە بازیەکەت باخت خراو باختت نەک تۆ باختت ما بەقێ ئەوانەی تریش باختیان
بابزانی من نمونەیەکی بچووکە بۆ ئێژەمەمانە حەدیان نەوێ بوون و حەدەوە لە هەر بزانیت ئاغای ولادیمیر پوتین دانێتی هەڵدریاگی کاگێبەیی بوو حەجێ نەبوو لە پڕێکە هاوردیان دوای یلسین وتیان بە ئەمە گەورەکەین ئەمە بتوانێ سەری کارکات ئای پوتین لە ئەوەڵۆ شلی کرد تا ماجەرای تەقینەوەی ژێردەریاییەکەی ڕووسیە لەوێ ئاغای پوتین لە وەزن مردم و تووڕەیی مردم استفادەی کرد ئاوەڕی داوە بەلای ڕاندخۆرەکانە یەڵسین گشتیانی گرت عیدەیەکیان دەرچوون عیدەیەکیانی گرت فڕێدانە زندان ئەوە تۆزێ لە منزەرە خەڵکە ڕووسیەوە بوو بە قارەمان ئەزانی پاڤڵە تاڵەبانی گەرەکی چی بکات ئەو کەسانی وانە پشتیە کە یەکیان حتمما مەلابەختیارە ئەزان گەرەکی چی بکە گەرەکی عیدەیە ڕاندخۆرە ملزل وا تا ئیستە ملیان بگەس و پوت لە ژێرە بەهانەیە چاکسازیە بە تۆ لوولایەنکەن ڕایگشتیش دڵی دا ئەمرکێت و خواهڵی ناگرێت و جەماعەتی فاسد و گەندەڵ و پوڵدار و ئەمانیانە گرت گەرەکیانەوە بکەن ئەمە یەک ڕێگەی هەست لاوە لە شێخچەنگی تۆ بە یاسا چارە ئەمانە ناکەی بە قانونیش چاریان ناکەی بەڵام بە یەک چە دەتوانی ئەویش ئەوەسە من فرە بیستگمێژن تۆ هێزت هەس و مهمیت و باوەڕم بەمانە نییە تۆ نەمهمیت و نەهێزت هەس و نە ئەوانەی کە تۆ پێیان ئێژی هێز پیاگن و نەمەردن و نە ئینتماتان هەس و ئەوەی وا لە دەوری یەکتریان لەسەر دزینە خەڵکی کۆبووە ئەوە نە ئیرادەی تیانە دزن ئەوە نە وەفایتیانە من نازانم چەنێ هێزە هەس بەڵام تۆ یەک ڕێگە ماکە فقط یەک ڕێگە ئەگەر دڵە واوە دەسەڵات و دڵە وا پێوە کە ناوە خاسێکت بوێت و دڵە وا پێوە حرەکەتێ بکەیت و بەلات و قورسە بنەماڵەی بارزانی دەستبێرن و دڵابێژن ئۆخەی و دوژمنەکانە دەستبێرن و دڵابێژن ئۆخەی و کۆدێکم پێدا بزانم تۆ یەک ڕێگەت هەست ئەو ڕێگا مەسەن خەڵکی بەغایەت لە حکوومەتە حەلیم تووڕەس خەڵک زۆر ڕقی لێتانە زۆر ڕقی لێتانە بەڵام بێ ئیرادەیش کراوە هەم ڕقی لێتانە هەم ئەترسێ لەگەڵتانە دەرکەفێ ئەم خەڵکە ئێوە وا پەروەردەتان کرد دائیمەن احتیاجیان هەزێکی پشتیان بگرێ تا لە خۆیان و وڕێ نیشان بن تۆ ئەوەڵین ئەسڵحەیە کە هەسە تووڕەیە خەڵکیە تۆ ئەم تاس هەر کەسێ بتوانێت لەم ئەسڵحە ئیستفادەکە ئەیواتۆ پاڤڵ گەرەکێسی لە ڕای گشتی یارمەتی بگرێ بۆ خاتری ئەوەی تۆ بکێشێتە دادگا تا غەڵەتێکە لێ بگرێ دەفعێ بە بەهانەی دادگا دەفعێ دەبێ وڵات کۆکەیت و ئەوەنەتە فشار بۆ تێرن تا ماندوو بووی ئیرادت بشکێ تەسلیم بووی ئیستە خوێنە گەرمە وات پێکەن وە تۆیش بازیەکە لێ ئەشێوێ ئیستا هەر کەسی بوو گەسە قوێخا قسەوە بۆوەکە مشتێ ئەحمەقە لە دەورە خۆت کۆ کردگەسەوە مشتێ ئەحمەقە پوڵ دزە بێ ئەقڵ و با بزانی ئەوانەی وانە دەور و بەرە ئێوە هەر گەڵ و ناو گەڵن ئەو نە ئەقلیانتیانە و نە شەرافەتیانتیانە و نە گەورەیانتیانە بەڵام تۆ یەک ڕێگەت ماگە ئەو ڕێگە ئەمەسە تۆ مەجبوری بووی تۆ پیایە خاسێک مەجبوری وە زۆڵی وە ڕووداری نایوەی تۆ چون نەگرا تۆ خەریکی پێ ئەنەیتە سەرە مەنافع فرە کەسێک خۆت و براکانت و دەوروبەریەکانە هاتگن جێگەی فرە کەسێکیان لێش کردگە و ئەوان نایەڵن دەئیسە تۆ ئێشەیە شەڕەمان و نەمانکەی ئەگەرەکتە بیکەی و لەم شەڕا ئێشەیە تەوازونەکە بەی بەدەست خەڵکە و ئێشەی قودرەتەکە بەی بەدەست خەڵک دەبێ ئەم معاوەڵەتە کە وجدانە خۆتا بکەی تا نەدۆڕی تا پوزە نەدەن بە عەرز خەڵک لە حکوومەتە حەلیم تووڕەس
خەڵک لە بنەماڵی تاڵەبانی و بارزانی قینی تێ هەروەکو خۆت یعنی ئەگەر یەک زمانێ دوو نەفەریش بە دیارەتەوە چەپڵیان لێدا نەک لەبەر حوب حسەین بوو لەبەر بغزی یەزید بووە و کاریان نەکرد هەر سیاسەتمەدارێکی وارد کە لە پشتە ئەم قەزیە و لەم جەریانی تو بوایە حرەکەتە دروستێکیە کە بزانە تۆ فکرەکەی حرەکەتێکی دروستە کە لەمڕۆ چوویتە ناوە خەڵکی بە بەرزە پێوە و ویسیای تەبقە قسەکانە ئێمە وەرێ چوویت لەسەر یەکێتی بوون ویسیایی وتم پێیت کارتە یەکێتی بە تۆ بازی ناکرێ یەکێتی حیچێک نییە یەکێتی نەمەتنە ئینقلابیە نە کلامە شۆڕش گێڕانەس نە ئوسولە نە پرینسیبە یەکێتی نەفەرێک بوو مرد ئیسە بەرزگەی گە بە کوڕەکەی حەجێ نییە نا دانیشە بۆ خۆت ئائیستە کە دەنگە من ئەنووسی دەنگە من ئەبیسی چوار دێر سەبارەت بە یەکێتی بێژە یەکێتی چییە حەج نییە یەکێتی ئەمڕۆ بریتیە لە نەهادێکی بروکراتیک کە لەناوە دەسەڵاتە عێراقیە مەشروعیەتی چاپاندنی پوڵی پێدریاگە و ئەتوانێت پێگە و پلە بەخشۆ بکاتەوە دێمە ئیسە لە دەستی توان نەماگە وا لە دەست پاوڵانێ لە دەستتوە وا لە دەست پاوڵ و هێرۆ ئیبراهیم ئەحمەد و ئەوانەی کە هەن پس تۆ بە کارتە یەکێتی ناتوانی بازی بکەین حەجکارەی ئەوانەیشێ تۆ بە ناوی یەکێتیان ئەزانی حەزبەون لە دەسەڵات و حەجێکیان پێ ناکری زۆر ئاسانە ئیستا ئاغای پاوڵ تاڵەبانی 3000 نەفەری تر بکە بە ئەندامە یەکێتی فەورەنیش کۆنگرە بگری یەکێک لە ئێوەمانانیش نەیەڵێت بێنە ناوە کۆنگرە نایڵێ چیەکەی هەر بە دەنگدان پێتە دۆڕێنی تڕۆ دەکە چاکسازیەکە هەئیستا خەلعە ئەندامێتی لە فرە کەسێک بە بەهانەی گەندەڵێتیەکە مەگەر نیێستان مەگەر جوزە ئایننامەی حیزبیتان نییە کەسێک تۆبیخەکەن دەریەکەن ئەندامێتی دەریەکەن تۆ پس تۆ بەم کارتە ناتوانی بازیکەی یەک کارتە هەست ئەویش خێری مردمی واتیە تۆ بێ ئەو مەلەفانەی لەمانە هەسە بگری بەدەستۆ خۆت ساقکەیت و بزانی چەند چەکدارە هەست واقعا هەسە 100 نەفەر 50 نەفەر 200 نەفەر 500 نەفەر وەدێ چەکدارە دروست حسابی بە دەور تۆ بن فەراخانێ بە خەڵک مەلەفە ئەمانە گشتی ڕووکە جنایەتەکانیان دزیە گەورەکانیان پیلانێ بەسەر ئەم مردمە گێڕیان لە کاولکردن ئەم مردمە گشتی بخەسەراوە و داوا بکە خەڵک بێتە شەقا خەڵک کێشە شەقا با خەڵک بێتە خیابان ئەو جار خەڵک هاتە خیابان با هێزە پاوڵ بڕوا لە بەرامبەر یانە بوێسێت و بالەمی لە ئەسڵحە ئەو جار 500 نەفەرەکەی تۆ ئەبێ بە هێزە ڕزگارکەرە خەڵکی ئەو جار ئەو ئەڕواتە جێگەیە نامەشروع فاسد دەسەڵاتە فاسد و ئەبێ بە قیامە خەڵکی و تۆکو ئاوی خواردن نتوانی ورد و دەرسیان بگری بە ڕاندخۆر و بە میلیاردر و بە گەردەن کڵۆفت و بە دەڵەت دز و بە تفەنگچی نادرووسیان گشتیان بگری تۆ فەقام ڕێگەتە هەست جوزئیاتەکەیشی فرە ڕاحەتە تۆزە ئەقڵی گەرەکە ئەک گەرەکتە دەرباز بووی ئەگەر بازیەکە جددیە بزانە ئەمە مهم نییە کە بڵند کێس ئەمە مهمە شارۆمەندێکیان هاوردگە دایکە پیرەژنی و کوڕە شەهیدە و دەڵەت زی کردگە و مافیان خواردگە و تەهدیدیان کردگە بزانە لە پێرەکەوە لە دوێکەوە ئەم ویدۆ هاتکە یەک نەفەر نهاتکەوەکو من قسە بکە سەبارەت بەم ئاغا بڵندە تەوەجۆکەی و تۆ لەم فەزا قەرارە گرتگە ئیسا بڕیارە دادگا بۆ تێرن تۆ ئەگەر پیاگی بەرخەلافی ئەمەڵکە بەرخەلافی ئەمەڵکە گشتی لەسەرە کەڵەکەوێ یاڵاتە متحدەی ئەمریکا وەختی گەرێکی بوو پەلامارە عێراق بە ئیجماعی کرد
چوو لە وڵاتێکی تێ هەڵدریاگی وەکو مەسەڵەن لیتڤانی 50 دانە سەربازی هاورد نە بۆ خاتریەوەی احتیاجی وەم 50 سەربازە بێت ها نه بۆ خاتریەوەی گەلە کۆمەی جیهانی بکا بە شەڕە جیهان و عێراق و ئەم مەسئولیەتە بخاتە ئەستۆی گشتی جیهان ئەم بنەماڵە مهم نییەن ئەوە مهمە کە لە ژێرە ناوە دفاعکردن لە شارۆمەندێک و هاوڵاتێکی ئەم وڵاتە ئاغای پاڤڵ تاڵەبانی تۆی گەندەڵ و خانەوادی گەندەڵتی گرتگە ئەمە خەیلە کارە گەورەیەکە خەیلە کارە گەورەیەکە لە بەرەی تەبلیغاتی خۆیانەوە خەیلە کارە گەورەیەکە تۆ ئەگەر نتوانی بەدەڵە ئەمە لێبەی دۆڕیاکی بەدەڵە ئەمیشە ئەمەسە مردم بە عینوانە بڕیار بە عینوانە قانون بە عینوانە یاسا بە عینوانە هەموو شتێکی شتە خیابانەوەیە ئەو وەختە ئەوانە بەرامبەرە مردمان تا ئیستە تۆ لە بەرامبەرە قانون نابووگی و تۆ تەمەڕۆت لە قانونەکەی ئەو وەخت ئەوان لە بەرامبەرە مردما قەرارەگرن و تۆیش بۆ خاترەوەی مردم بێت و باوەڕە پێ بکە ئەو تووڕەیەی مردم ئێشێ گەڕی پێوەنی ئێشێ ئەوەی مەلەف وا لە بەردەستە بخەیتە بەردەست مردم ئاوا ئەتوانی خۆت نەجات بێ ئاوا خەڵکیش هەناسەیەگە کێشێ و خەڵکیش ئەوێت بە ساحەوە دەسەڵاتێ تا بتوانێت بنەماڵەی بارزانیش بخات ئەمە تەنیا ڕێگەتە ئاغای لاهوورە شێخ جەنگی ئەوە من سێ نەسیحەتە تۆم کرد وەلی تۆ هەر خەریکی تەقلەی خۆت لێدەی تۆ بەعزێ مەواقع بە عینوانە ئینسانە سیاسی هەرچەنی دەروونە کەسیفێکە بوێ مەجبوری لە کارتە مەردانێکی استفادەکەی وا تۆ ئیستە مەردانێکی فرەوە دەردەخوا نامردی و دزی و دەخەڵی و لە پشتە سەحنە قسەکردن و دەردە ناخوا کەوتکیتە گەمارۆی خراوێکە نەخوات چڵکاوخۆرەکانە دەوروبەریشە گەشتیان یەک ئەسڵحەت هەست تووڕەییە مردمە لەو تووڕەییە دروست استفادەکە ئەتوانیت کارتەکە هەڵگەڕێنیتەوە وەلێ تۆ خەریکی مماشاتیت و نەچووگە با بچیت و با دێن دانیشینتەکە یەکتری ها قسە بکەین و حەلیەکەین و نەخێر حەل ناوێت حەل ناوێ ئێوە ئەم سەرزەمینتانە بە بارمتە گرتگە وەکو زال و خەریکن خوێنەکەی ئەمەژن جێگەتان ناوێتەوە حەل ناوێت ئەم دیبەیتانە بەردەوامن من ئەم شەو دێر فریاکەوتم ماتەڵە حرەکەتە بەعدین تا بزانین داستانەکە بەرەو کوێ ئەچێ وەلێ ئەو ویدۆ پاڤڵ تاڵەبانی گرتە خستە دەرە و پولێکی ڕەشیشی نەهاورد میزان فەساد ئێوە بە ناوە یەکێتی نیشتمانی دەرخست خۆتان و خانەوادە شەهیدەکانتان و ئەندامە فاسدەکانتان وا وەکو زال و خوێنە ئەم مردنتانە مژیگە ئەو ڤیدۆ ئەمەی دەرخست ڕای گشتی خەڵکی گشتتان جەنایەتکارن گشتتان بێشەرەفن گشتیشتان حکومتان مەرگە ئەوە ڕای گشتی مردم بوو وا دریا پێتە لە ئێرانیش هەرم وەزعەسە ئەو مردمە گشتی خەسیاگە ئەو مردمە تەوانە وێسیانی نییە وەلێ گورگەکانی سەرەوە کەونە گیانی یەکتری وا ئێوە ئیسە و لەبرا کەوتەکنە گیانی یەکتری بنەماڵەی بارزانی شەکەونە گیانی یەکتری ئا لە گراسە خەیرەکە ئێشێتیاوێ بۆ خەڵکی وە خەڵک ئێشێ بێتە بەرەوە وە من وەکو مردم خەریکم بەرز مردم هاوارەکەم ئەنا ئێوەی فاسد حتا بەم ڕێگە بڕۆن ڕۆژ لە دوای ڕۆژ قەپەکەن و کلکە یەکتریە چون جیلە دووەم دروست بووگە جیلە دووەمە ڕاندخۆرەوە شوێنە پوڵ قوڕەخکردنە دەسەڵات دروست بووگە ئەم داستانە هەست بێسەوە دیارە مەسرور و نێچیریش و بەندە یەکتری بێسە تێمە سەر ئەوانیش پس خەڵکی کوردەوار لەم ڕاوڕاوێنە
ئێوەی یەک دەرفەت بەم لاهورە ئێشێ بدەن ئەم لاهورە ئێشێ بێت مەلەفە ورد و درس بە خۆیان و گشت کەسی کۆ باتە دەرەوە ئاخرین مەلەف باتە دەرەوە تا ئێوە تەکلیف خۆتان تەکەن دەسەڵاتە ڕۆشنکەنەوە لایەوە خۆش